ئێرەکە گوندی پیرانە سەر بە قەزای قەڵاتزەیە لە سنووری پشدەر لە دێر زمانەوە ئێرە هەر ئاوەدانی لێ بوو و ژیانی لێ بەردەوام بووە. وەکو ئەو تەیر و دڕدەبانەی کە لە مەنتیقەکەش هەیە پۆڕ و لەک و زۆر شتی کەش بەڵام ئێستا تا سوێسکەشی لێ بووە بەڵام تۆزێک شتەکان بەرەو کەمی ڕۆیشتون لەبەرەوەی کە ڕاوشتیان لەسەرە خەڵک ڕاویان دەکات بەڵام لە سنووری گوندەکەیمەدا ڕاو ناکرێ و خەڵکیش ناهێڵین خەڵکیش لەو مەنتیقەی ڕاو بکات. زۆرەی ئەو باڵندانەی کە گەرمین و شوێستانی دەکەن دێنە سنوورەکەی ئێمە بەڵام تایبەتتر لە هەمووان ئەو لەکلەکانەی لای ئێمەن کەوا وەکو دەڵێ سنووری شوێنەکەی بە ئارام دەزان و لێی دەمێننەوە لەبەرەوەی کە خەڵکی گوندەکەی پێخۆشحاڵن بەمانەوەیان لە مەنتیقەی لە سنوورەکەیدا و ناشێڵن کە خەڵکێکی لاوە بێت ئیسحاجیان کاویان هێلانان لێ خراپکە یان بیان کوژێت و ئەو شتانە. تەمەنم 10 ساڵان بۆ بیرم دێگە و لەکلەکانە کە هەن پێش میشە هەبووم بڵین کە بیری منات خاصەنێتی زۆر جوان و تایبەتیان هەیە کە نزیکە لە مرۆڤ وەکو هێلانە کە هێلانە یەکەن ئەو لەکلەکانە ناسەنسە هێلانی یەکتر هەر کەسە هێلانی ئەو هێلانی خۆی دیکە کردوێتی هەر لەسەرش دوسکەی هەڵێنی و هێلانەکەیکە و دوسکەی پەروەردە دەکات. لەکلەکەی بووم ساڵە داهاتەوە سەر ئەو هێلانەی ویستن لەکلەکەی زۆر هاتنیست کە مێەکەی لێ بستن وەکو شەڕ و تالاوی بن خەڵک لێ هاتدێ ناهێشت لە مێەکەی بن لە نێرەکاندا لە مێەکان نەدا ناویست مێەکەی بەر لەگەڵ خۆی و بخواوی بن. پێشتر هێلانان دەکردن لەسەر داری گەورە و توو بوون دارتوو بوون گەورە بوون لەسەروان هێلانان بەس ئێستا لەوەی هەموو دەسەکەین کارەبا ئەستا ئەو هەموو دانە هێلانان کردو و لەوێ زێژیر بوون خەڵک ماوەشی خۆیان هەر لەوێشن و بووی شوێنیش کەس ناسن بەتایبەتی لەو مەنتیقەی دەمێنەوە کاتی گەڕانیشان بۆ خواردن پەیداکردنی بە کاتی فێنکاتیان دەڕۆن بانیان زوو ئێوارانی کە فێنکە